چاوەڕێمان بن سەروپێکەمان هەر بەردەوا ببێ و هاندانێکە زۆر زۆرە بۆ کفتەکەمانە زیاتر چکە هەر مەطعمەکەمان بەنای کفتە خۆرەوەیە و هەمیش ئەکتیڤێکی زۆر باشی هەیە و بۆیە لە کفتەکە زۆر سەرکەوتونە الحەمدوللیلا. گۆشتی بەرخە ئێمە من خۆمەیکەم بە قیمە لێرە گۆشتی بەرخەوە بڕوێشە برنجمان هەیە شتەکانیش ئەداواتی داو دەرمانەکانەکە بە تایبەتی داوای ئەکی بۆمانیت ئەمانە بەکار ئەهێنیتایە هەر وەکو جارانە هیچ نەگۆڕاوەی تێت بۆ ئێراڵە هەز ناکەین ئێمەین بۆ مەطعمەڵە هەستەکەین کە لە ماڵەوەی هەستەکەین خواردەکانتان ئەمنە تام و چێژی خۆشە مرتاحی بێ ئەوە پێی ئەڵێین چاوەڕێمان بن سەروپێکەمان هەر بەردەوا ببێەوە جارێ هەر خۆی هەیە بەس ناو بەناو ئەیکەین لەبەر ئەوەی وەرزەکەی ئێوەنێ ئینشەڵا بەردەوامە بین هەموو ڕۆژێک کفتە سەروپێ شتە کوردەوارەکان ئیتر هەمووی هەیە گەرمە کوتاو نۆکاو بەروەڵا زۆر زۆر گلەیم لێکم بەڵام من ئیشەکەم خۆشەوە و هەمیشە حەزەکەم بەردەوامم لە ئیشەکەمە.